هاوڕێیان ێژام کاتتان باش لە بەشی 84دا هەندێک ڕەهەندی بە ئاگابوونی مرۆڤم تاوە توێ کرد. لەم بەشەدا هەندێک ڕەهەندی دیکەی هەمان بابەت تاوە توێ دەکەم. گەر مێژووی مرۆڤایەتی ڕووبارێک بێ، ئێمەی خود وەک خاڵێک لە تاقەتجێیەکی ئەو ڕووبارەدا لە کاتێکدا بە بێویستی خۆمان دەردەکەوین. لە چ جێیەکی ڕووبارەکە و لە چ کاتێکدا دەردەکەوین بە ئاگابوونمان دیاری دەکات. من ڕێبەر فەتاحم، بایەخم بە بابەتی ڕۆشنبیریە. سوپاسیەوە دەکەم گەر سەبسکرایبێم کەناڵە بکەن و بە هاوڕێکانتانی بناسێنن. بە ئاگابوون یان کۆنشەسنێس وەک لە بەشی پێشوودا باسم کرد دوو لایەنی هەیە. لایەنێکیان بە ئاگابوونە لە خودی خۆمان، من چۆن لە خۆم بە ئاگام، لە هەموو دۆخێکی خۆم، لە ئەندێشەم، لە خەیاڵم، لە بیرکردنەوەم، لە لەشم، لە هەموو ڕەهەندێکی دیکەی خودی خۆم. ئەوە بە ئاگابوونە لە خود. بەشێکی دیکە بە ئاگابوونی خودە لە بوون لە هەموو شتێک کە لە دەرەوەی منە. زۆر جار بە ئاگابوونی خود دەوترێت خودبەند یان سەبجەکتیڤ. بە ئاگابوون لە دەوروبەر لە بوون بەگشتی، جا کۆمەڵ بووە یان سروشت یان هەر شتێکی دیکە پێی دەوترێ بە ئاگابوونی بابەتبەند ئۆبجەکتیڤ. بە ئاگابوونی خود لە مێژوودا ئێستا لە چەند خاڵێکدا چوارچێوەیەک بۆ باسەکەمدا دەڕێژم. دواتر کەمێک ورتر لەسەر ئەم خاڵانە دەوەستم. هەموومان لە خاڵێکەوە تێکەڵ بە مێژوو دەبین کە کۆنترۆڵمان بەسەریدا نییە. ناتوانین بزانین کەی ئێمە دەینە مێژووە. دەوروبەر، جا دەوروبەری مادی بێت یا دەوروبەری هزر، ڕۆڵێکی گەورەی هەیە لەسەر داڕشتنی بە ئاگابوونمان، واتە لەسەر داڕشتنی بوونمان. مێژوو تەنیا ئەوە نییە کە لە دوامانەوەیە، بەڵکو لە پێشیشمانەوە کشاوە. ئێمە تەنیا میوانی دەمێکی کورتین، لەگەڵەوەشدا کە میوانین بۆ دەمێکی گەلێک کورت جێسە سوڕمانە کە دەتوانین کاریگەری زۆر گەورەمان هەبێ، هەم لەو دەوروبەرەدا کە تێیدا دەژین، هەم لە سەر کۆمەڵگەی مرۆڤایەتی بۆ ڕوونکردنەوە دیمەنی پێشووم بە هێڵکاری ڕۆشن کردوتەوە. ئەوەی کە دەیبینین لە بازنەکەدا ئەوە کۆمەڵی مرۆڤی ئەمڕۆیە. سروشتیشم لەوێدا جێ کردوتەوە هەر بۆ ئاسانکاری. مێژوو لە چەپەوە بۆ ڕاست دەجوڵێ، دەستی چەپ ڕابردووە، دەستی ڕاستدا هاتووە. کۆمەڵی مرۆڤ هەمیشە لە ئێستادایە، بەڵام ئێستا هەرگیز جێگیر نییە. وەک یۆنانیەکان دەیانگوت ناتوانین هەرگیز لە هەمان ڕووباردا دوو جار مەلە بکەین. مێژووی مرۆڤیش بەو جۆرەیە، بە ئاگابوونی مرۆڤیش بەو جۆرەیە. ئەو بە ئاگابوونەوەی ئێستا هەمە، کەمێکی دیکە نیمە. هەر ئێستا ئەو بە ئاگابوونم بەجێهێشت، ئێستا بە ئاگابوونم جیاوازە. ئێمە هەمیشە لە خاڵێکی مێژووە تێکەڵ دەبین کە کۆنترۆڵمان بەسەریدا نییە. ناتوانین بزانین کەی لەدایک دەبین، هەروەک ناشتوانین بزانین لە چ جێیەکدا لەدایک دەبین. ئەوانە هەمووی فاکتەرن ئێمە کۆنترۆڵمان بەسەریدا نییە. هەر ئەو نادیاریە بۆتە هۆی دامەزراندنی چەندین ڕەوتی هزر و چەندین ڕەوتی ڕۆحی. ئەو مێژوو دوور و درێژەی لە دوامانەوەیە، ئەو کۆمەڵەی داڕشتووە کە ئێمە تێیدا لەدایک بووین. لەو دەوروبەرەدا کە لەدایک بووین بە ئاگابوونمان نەخشاوە. دیارە زۆر گرنگە لە کوێدا لەدایک دەبین و لە کەیدا لەدایک دەبین. بۆ نمونە ئەرستۆ کە لە 384 تاکو 322 پێش زاین ژیاوە، زیاد لە 2000 ساڵ. ئەگەر ئەمڕۆ لەدایک بوایە گومانی تێدا نییە نەدەبوو بە ئەرستۆ. یان نیوتن کە لە 1643ەوە تاکو 1727 ژیاوە، ئەگەر ئێستا لەدایک ببوایە هەرگیز نەدەبوو بە نیوتن، دەبوو بە کەسێکی دیکە. لەبەرەوە کاریگەری ئەو کات و شوێنەی تێیدا لەدایک دەبین زۆر گرنگە لەسەر بە ئاگابوونمان. هەرکە لەدایک بووین ئەو مێژووە دوور و درێژەی لە پاشمانەوەیە، ئەبێ بە بارگەیەکی کلتوری قورس بە کۆڵمانەوە، ناتوانین لێ ڕزگار بین.
ڕاستیەکەی پرسیارێکی زۆر گرنگە کە ڕەنگە لێرەدا گفتوگۆی نەکەم. ئایا ئێمە دەتوانین ئەو بارگەیە، ئەو بارگە قورسە، ئەو بارگە سەنگینە بە جۆرێکی وا بەکار بهێنین کە خزمەتی خۆمان و خزمەتی مرۆڤایەتی پێ بکەین؟ با نمونەی دیکە بێنمەوە لەسەر ئەو خاڵەی کە ئێمە تێکەڵ بە مێژوو دەبین. ئەگەر من لە کۆمەڵگەیەکە لەدایک ببم کە باوەڕێکی ئاینیان جیاواز بێ لەوەی ئێستا هەمە، لە باشووری ئەمریکا لەدایک بوومایە، ڕەنگە کەسێکی کریستیان دەربچوومایە. خۆ ئەگەر لە جەزیرەی عەرەبی لەدایک بوومایە، ڕەنگە زمانم عەرەبی بوایە و ئاینیشم ڕەنگە هەر موسڵمان بوایە، بەڵام جۆرێکی دیکە دەبوو لە ئیسلام. خۆ ئەگەر لە جاپان یا لە ژاپۆن لەدایک بوومایە، ڕەنگە هیچ باوەڕێکم نەبوایە. لە جێیەکی دیکە ڕەنگە جوو دەرچوومایە. لەگەڵەوەشدا کە ئەم کلتور و زمان و پێکاتەی لەش و جۆری ڕوخسار و ئاین و هیچی بەدەستی خۆمان نییە. زۆر جار سەرچاوەی ناکۆچی و جەنگە لە نێوانمانە. خۆ ئەمە ڕەنگە خۆی هۆکارێکی زۆر گرنگ بێت بۆ ئەوەی کە ئێمە لە خودی خۆمان تێبگەین، لە خودی خۆمانە وەک کۆمەڵێک مرۆڤ کە لەسەر ئەم زەمینە دەژین بتوانین بەسەر ئەوەدا زاڵ ببین کە ئەو ناکۆچی دەکەوێتە نێوانمانەوە، کە ئەوەی پێ ئەچین بۆ جەنگ ڕەنگە بنەمای بەهێزی نەبێت. ئەو بارگەیەکی ئێمە پێوەی لەدایک بووین و ڕەفتار و گفتاری دەستنیشان کردوین دەبێت چی تێدا بێت. لەو بارگەیەدا هەرچی شتێکە ئێمە باوەڕمان پێیەتی، هەرچی باوەڕمان هەیە لەوێدایە ئێمە پێوەی لەدایک بووین. بۆ نمونە باوەڕی ئاینیمان، باوەڕی نەتەوەمان، خێڵمان، نیشتیمانمان، کلتورمان، زمانمان، هەر هەمووی لەو بارگەیەدایە کە ئێمە کۆنتڕۆڵمان بەسەریدا نییە. تێگەیشتن لەمە بۆچی گرنگە؟ ئەمە هاوکارمان دەبێ لەوەی کە عەقڵمان بکەینەوە، ناکۆچیمان نەبێ لەگەڵ کلتورێکی دیکەدا، لەگەڵ زمانێکی دیکەدا. بۆ نمونە من ناتوانم لۆمەی ژاپۆنیەک یا چینیەک بکەم چونکە باوەڕی ئاینی منی نییە. ئەو وەکو من کۆنتڕۆڵی بەسەر باوەڕی ئاینیدا نەبووە. هەرکە لەدایک بووم ئەگەر ناسنامەیان دەم و دەست بۆ دەرهێنابم لەیان نووسیوە موسڵمان، ئایا مەلۆتکەیەک دەزانێت چ ئاینێکی هەیە؟ ژاپۆنیەکەش یا چینیەکەش بە هەمان شێوە. لێرەوە دەکەینە کۆمەڵێک دەرەنجامی زۆر بە کەڵک. یەکێکیان ئەوەیە وەکو کۆمەڵی مرۆڤ کە لەسەرم زەمینێ دەژین، نەریت و قانونمان بۆ مرۆڤایەتی داڕشتووە. بۆ نمونە دژی جوداخوازی، من ناکرێ دژی ئەفریقیەک بم لەبەرەوەی لە من ناچێت، من ناکرێ دژی کەسێک بم کە باوەڕی ئاینی منی نەبێ یان لە نیشتیمانێکی دیکە تا بژی کلتورێکی دیکەی هەبێت. قانونی مافی مرۆڤ کە کۆمەڵێکی زۆرە لە بەندی قانونی ڕێنماییمان دەکات چۆن ڕێز لە مرۆڤی دیکە بگرین. دیارە مێژوو هەرەوە نییە کە لە پشتمانەوەیە، مێژوویەکی دوور و درێژیش کە هێشتا مێژوو نییە بەڵام دەبێ بە مێژوو لە بەردەممانەوەیە. ئەو پرسیاری کە لێرەدا زۆر گرنگە، ئایا ئێمەی مرۆڤ دەتوانین تا چەند ئەو مێژووە بگۆڕین کە هێشتا نەهاتووە؟ وە گوتم ئەو دەوروبەرەی کە ئێمە تێیدا دێینە ناو مێژووە بە ئاگابوونی ئێمە دەنەخشێنێ. کاریگەری لەسەر هەر یەکەمان جیاوازە، لە شوە لەدایک بووین، لە چ کاتێکدا لەدایک بووین، لە چ کۆمەڵگەیەکدا لەدایک بووین، چ زمانێ دەدوێین، هەموو ئەوانی دیکە کاریگەرە لەسەر نەخشاندنی بە ئاگابوونمان. گومانی تیانە هەندێک دەوروبەر کاریگەرترە تاکو دەوروبەری دیکە. بۆ نمونە ئەگەر کەسێک لە کاتی شۆڕشی زانستی مەزندا لە ئەوروپا ژیابێت، جیاواز ژیاوە لە کەسێک کە لە خۆرهەڵاتی نێوەندا ژیابێ. خۆ ڕەنگە ئەو زانایانەی بەشدار بوون لە شۆڕشی زانستی مەزندا وەک کەپلەر و گالیلۆ و نیوتن و تا دوایی گەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوونایە نەیانتوانیایە ئەو بەرهەمە هزرە بەرهەم بهێنن. پرسیارێکی دیکەی گەلێک گرنگ ئەوەیە، ئایا ئێمە ڕۆڵمان هەیە
لە گۆڕینی ئەو دەوروبەرەدا کە تێیدا دەژین، یان ئێمە تەنیا خودی پاسیڤین و ئەو دەوروبەرە دەمان نەقشێنێ کە دێینە ناویەوە. هەڵبەت ئێمە هەموومان دەتوانین کاریگەری زۆر گەورەمان هەبێت لەو دەوروبەرەدا کە تێیدا دەژین، کە ڕەنگە هەندێک جار ئەمە ببێتە هۆکاری گۆڕینی ڕەوتی مێژوو. با لە زانایەکی وەکوو ئەلبەرت ئەینشتاین بڕوانین، نەک تەنیا توانی ئەو دەوروبەرە بنەخشێنێ کە خۆی تێیدا دەژی، بەڵکو توانی ڕەوتی مرۆڤایەتیش بگۆڕێت. با ئێستا بەگشتی سەیری ئەو زانایانە بکەین کە بەشدار بوون لە داڕشتنی فیزیای کوانتەمدا. ئەمانە پێکەوە بە چەند ساڵێک توانیان ڕەوتی مێژوو بگۆڕن. هەرچی تەکنەلۆجیە کە ئێمە ئەمڕۆ بەکاری دەهێنین، ئەنجامی کاری تیۆری ئەم چەند زانایە، نەک توانیان ڕەوتی تەکنەلۆجی مرۆڤ بگۆڕن، بەڵکو توانیان هزری مرۆڤیش بگۆڕن. ئەو بابەتانەی کە بۆ یەکەم جار خستیانە سەر نەخشەی زانست و هزری مرۆڤ بۆ چوونی ئێمەیان دەربارەی زانست گۆڕی. پێش فیزیای کوانتەم، فیزیای کلاسیک یان فیزیای نیوتن بەرقەرار بوو. فیزیای کوانتەم نیشانیدا کە سروشت بەو جۆرە تۆکمە نییە کە لە فیزیای نیوتندا داڕێژراوە. دەتوانین سەیری کانت بکەین، بیرکردنەوەی مرۆڤی دەربارەی خۆی گۆڕی. دوای ئەوە هێگڵ لەسەر کانت هزری خۆی دادەڕێژێ و مارکسیش دوا بە دوای ئەودا. ئەو هێڵە لە مێژوو توانیان ڕەوتی مرۆڤایەتی بگۆڕن. پرسیارێکی دیکە ئەوەیە کە ئێمە بۆچی دەتوانین ئەو دەوروبەرە بگۆڕین کە خۆمان تێیدا دەژین. ئەو بارگەیەی کە پێوەی لەدایک بووین گەلێک گرنگە لەوەدا کە ئێمە چۆن دەتوانین بیر بکەینەوە. خۆگەر لە کۆمەڵێکدا لەدایک بووبین کە تەنیا کەسی پاسیڤ دروست بکات. بۆ نمونە هەندێک باوەڕی ئاینی هەیە کە تەنیا باوەڕی بەوەیە ئەم دنیا مادی ئەمڕۆ پێویستە تەرخان بکرێت بۆ خۆ ئامادەکردن بۆ ئەو دنیایی کە دێت دوای مردن. دیارە ئەمە دەمانکا بە کەسێکی پاسیڤ. مێژوو ڕەوتێکی نییە دەستنیشان کرابێت، وەکو ئەوەی کە لە فەلسەفەی هەندێک بیرمەندا دەیبینین، ئەوەی هێگڵ، ئەوەی مارکس. ڕەوتی مێژوو ئەوەیە کە ئێمەی مرۆڤ دەیخوازین. ڕاستە کۆنترۆڵمان بەسەر هەموو لایەنێکیدا نییە، بەڵام دەتوانین تا ڕادەیەکی زۆر بای باڵی خۆمان لەو مێژووەدا بدەین و بەو جۆرەی بنەخشێنین کە خۆمان دەمانەوێت. من سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوون. هەتاکو بەشێکی دیکە ئارام و کامەران بن. لەگەڵ ڕێز و خۆشەویستی، ڕێبافەتاح.